بەڵێ بێگومان ئەبینین کە ماوەی 33 ساڵ زیاترە کە هێرش و داگیرکاری بەرفراوان لەسەر هەرمی باشووری کوردستان و عێراقیش بەڕێوە دەچێت وە لە ناویشیدا ئەو هێرشانە لە دوو جەمسەری جیاوازەوە یەک لەوانە ڕژێمی ئێران کە ساڵانە بە پاساوی بوونی هێزی چەکداری لە ناوچەکەدا هێرشە کاتە سەر باشووری کوردستان و ناوچەکانی باشووری کوردستان و هاوکات دەوڵەتی تورکیا دەبینین هەر ساڵێک لەژێر ناوی جۆرا و جۆرا ئۆپراسیۆنی فراوان لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەبات و بەڕاستی ئینسان ئەگەر لە چوارچێوەی هێرش و داگیرکاریەکانە پێناسێ بکە ئەکرێ بڵێ بابەتێکی زۆر زۆر قوڵ و بەرفراوانەوە زۆر بابەت و ڕەهەندی جیاواز لە خۆیەگرێت بێگومان تورکیا ئامانجی تورکیا لە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان و هاوکات ئێرانیش کردنەوەی دەنگی تێکۆشانی ئازادی گەلی کورد و خەبات و تێکۆشانی ئازادی گەلی کوردەکە لە ئێستادا وەکو ئاسنەکێکی گەورە لە بەرامبەر پیلان و داگیرکاری فراوانخوازیەکانی خۆیانە ئەیبینن و هەمیشە بە پاساوی ئەوە هێرشی بەرفراوان لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەبات و دەزانین کە دەوڵەتی تورکیا لە داگیرکاریەکانی ئامانجی هەیە ئامانجیشی ئەو فراوانخوازیەیە کە لە ڕووی جغرافیاوە لە ژێر ناوی نێوعوسمانیزمی نوێدا هەوڵی فراوانخوازی دەسەڵاتی خۆی ئەدات وە هەوڵی داگیرکاری سنوورەکانی باشووری کوردستان و عێراقیش ئەدات وە هاوکات لە ناویدا کە ئەکرێ بڵێ داگیرکاریەکانیان زۆر قوڵ و بەرفراوانە لە ناویدا کە لەگەڵ ئەوەی هێرشی بەرفراوان لەسەر تێکۆشانی ئازادی بەڕێوە دەبات بە شێوەیەکی بەرفراوان زەربە لە ژینگەی باشووری کوردستان ئەدات وە لە گشتی کوردستان بینیمان کە لە ڕۆژئاوای کوردستان لە ئەنجامی هێرشەکانی بۆ سەر عەفرین کە چڵە زەیتونەکانی عەفرینی یەک بەیەک بڕیەوە یاخود بەشێکی زۆری لە ڕێگەوە هەڵکێشا و بردی کاریگەری زۆری لەسەر وێرانکردنی ژینگە و ئابووری ئەو ناوچەیە هەبوو هاوکات لە ئێستاشدا لە باشووری کوردستان هەمیشە ئەوە بۆتە ڕۆژە بکە بە شێوەیەکی بەرفراوان دار و دارستانەکانی باشووری کوردستان ئەسووتێنەوە ژینگەی کوردستان وێران ئەکاتەوە هاوکات لە ئێستادا چاوی بڕیوە تا ژێرخان و سەرخانی ئابووری باشووری کوردستان هاوکات لەگەڵ داگیرکاریەکاندا کە لە ئێستادا لەگەڵ قایمکردنی جێپەی خۆیدا هەوڵی هەڵکەندنی بیرەنەوت دەدات لە هەندێک لە ناوچەکانی باشووری کوردستان لە دەڤەری بادینان و ئەو ناوچانەدا بەڕاستی لە ناویدا هێرشێکی بەرفراوانی ژینگەیی داگیرکاری و کۆمەڵکوژی بەڕێوە دەچێت هاوکات کە لە ئەنجامی ئەو داگیرکاریانەوە ئەو بردومانە ئاسمانیانەی کە ئەیکات چەندین جار لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە چەندین شوێنی باشووری کوردستان لەگەڵ هاوکاتەوەی کە ژینگە و باخ و ڕەزی خەڵک جوتیاران و گوندنشینەکان وێرانەکرێت و هاوکات شەهیدی سڤیلیشی لێ ئەکەوێتەوانە یاخود برینداری سڤیلیشی لێ ئەکەوێتەوە هاوکات ئێمە خۆمان سەندانی چەند حاڵەتێکی بۆ ڕەنگەمان کوورەکە لە ئەنجامی بردومانەکانی دەوڵەتی تورکیای قاچیان پەڕیوە دەستیان پەڕیوە یاخود چاویان کوێر بووەوە بە گوێرەی پێویست لە حکوومەتی عێراقدا حکوومەت دەسەڵاتدارانی باشووری کوردستان لەگەڵەوەی کە دەوڵەتی تورکیا هیچ باکی نەبووە لە بەرامبەر هێرشانەدا حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش بێ هەڵوێز بوون و هەڵوێستیانە بۆ لە بەرامبەر ئەوەداوە بە گوێرەی پێویستیش مادی و معنەوی هاوکاری ئەو خێزانانە نەبوون و هێرشێکی بەرفراوان و کۆمەڵکوژێکی بەرفراوان لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت و ئەمەش بێگومان مەترسێکی گەورە لەسەر باشووری کوردستان و عێراقیش دروست دەکات کە لە ئێستادا هەنگا و وردە خەریکە و مەترسیانە بە شێوەیەکی قوڵ و بەرفراوان دەبینی بەڵێ بێگومان یعنی ئێمە ئازانین کە لە ئێستادا و هێرشانەی دەوڵەتی تورکیا ئەنجامی ئەدات بە تەنیا نییە بەڵکو پیلانگەڕێکی نێودەوڵەتی جیهانی لە پێشەم هێرشانەوە هەیە و لەبەرەوەی تورکیا بۆ خۆی ئەندامی هێزی ناتۆیە و هاوکات تێکۆشانێکی ئەمڕۆ بەڕێوە دەچێت لەژێر دروشمی پێکەوە ژیان و دیموکراتیزەبوون و پێکەوەبووندا ئەمە زەربە لە هەژمونەی سیستەمی سەرمایەداری و پاوەندخوازی و دەسەڵاتدارێتی جیهانی و جیهان دەوڵەتە ئیقلیمیەکان و جیهانیەکانیش ئەدات بۆ ئەو مەبەستا هەمیشە کە کورد پێشەنگایەتی ئەکا و کارکترە لە پێناو پێکەوە ژیان و تێپەڕاندنی شەڕ و ئاڵۆزی و ئاشتی و پێکەوە ژیان و هەمیشە دەوڵەتی تورکیا وەکو داردەستێک لە بەرامبەر هێڵی تێکۆشانی ئازادیدا و لە بەرامبەر گەلی کووردا بەکار ئەهێنرێت بۆ ئەوەی کە هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی وەکو ناوچەیەکی ئارامی بخۆیەوە نەبینێت هەمیشە شەڕ و ئاڵۆزی و ململانێ و تێکەڵپڕژاندن و پێکدادانی نەتەوەکان و نەتەوە جیاوازەکان و چین و توێژە جیاوازەکانی تیابێت لە هەمان کاتە هاوکات هەوڵ ئەدرێت گەلی کوردیش هەم نەگات بە مافەڕاوەکانی خۆی و هەم زەربە لە تێکۆشانی ئازادی گەلی کورد بدرێت و نەبێتە بنەمایەک بۆ پێشەنگی تێکۆشانی ئازادی و پێکەوە ژیانی گەلانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەو ئەساسە دەبینین کە دەوڵەتی تورکیا وەکو کارکتەری مەیدانی لە ناو ساحەکەدا هێرشەکانی بە شێوەیەکی بەرفراوان ئەنجام ئەدات بەڵام هاوکات دەبینین ئەم هێرشانە کە بە هاوکاری وڵاتانی جیهان و وڵاتە زرهێزەکان و چۆنەڵی ڕێکەوتنی ئەندامانی یەکێتی ناتۆم هێرشانە ئەنجام ئەدرێت و بێگومان هێرشەکانش هێرشی مەترسیدارن لەسەر
کوردستان و عێراق بەگشتی و بێگومان بێ هەڵوێستی ئێستای حکومەتی عێراق و دەنگ هەڵنەبڕین لە بەرامبەر ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا بە حکمی ئەو دەستێوەردانانەی کە ئێستاش لەناو عێراقدا ئەنجام ئەدرێت دەبینین لە دوای 2003 ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە هەتا ئێستا عێراقیش وەکو ناوچەیەک ئارامی بەخۆیەوە نەبینیوە و نەیتوانیوە خاوەن بڕیارێک و سیاسەتێکی سەربەخۆ بێ و بێتە ستاتۆیەک بۆ ئارامکردنەوە و هێورکردنەوە و چۆنەڵی تێگەیشتن لە نەتەوە پێکاتە جیاوازەکان لە عێراقدا بەڵکو بە پێچەوانەوە دەستێوەردانی دەرەکی و بوونی دەستی دەرەکی لە ناو عێراق بە تایبەت تورکیا و ئێران کە ڕۆڵی سەرەکی ئەبینن لە دەستێوەردانی پێکاتەکان و مەسەبەکانی ناو عێراقداوە هەوڵ ئەدەن هەمیشە دۆخی عێراق و ئەڕاستی سیاسەتی عێراق بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن و هاوکات ئەو بڕیارانی حکومەتی عێراقیش لەم دوایە یای بە تایبەت داخستنی سێ پارتی سیاسی ئەمە بۆ خۆی ڕوونی دەکاتەوە کە بەڕاستی دەستێوەردانی دەرەکی لە ناو عێراقدا بە ئاستێک چۆتە ناو خوارەوە کە عێراق لەم ڕۆدا لە ساحەکەدا خاوەن بڕیاری سیاسی و خاوەن ئیرادەی سەربەخۆی خۆی نییە و هەر لەو چوارچێوەیەشدا ئەو هێرش و داگیرکاریانی لەسەر کوردستان بەڕێوە دەچێت لەگەڵ ئەوەی کە ئێمە پێمان وا بوو دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە بەرامبەر ئەو هێرشانە بەرپرسیارن پێویستە هەڵوێستیان هەبێت بێدەنگ نەبن هاوقات ڕووی دەمی خۆمان لە عێراق کردبوو بەڵام لە ئێستادا دەری خست کە عێراقیش هیچی جیاوازتر نیە لەگەڵ دەسەڵاتدارانی باشووری کوردستان بەڵکو بە پێچەوانەوە ئەمڕۆ بێگوێدان بۆ مەترسیانی کە لەسەر عێراق و کوردستانیش بەڕێوە دەچێت بە دانیشتن و دانوستاندن لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ داگیرکەران و هەژمونخوازانی دەرەوەی عێراق و کوردستانیش دەبینین بێدەنگ و بێهەڵوێستن لە بەرامبەر ئەو داگیرکاریانەدا بۆیە لە ئێستادا تورکیا بە شێوەیەکی بەرفراوان پەلکێشی ئەکات لەو هێرشانی کە لەسەر باشووری کوردستان بەڕێوەی دەبات لە ڕووی جوگرافیەوە هێرشی بەرفراوان بەڕێوە دەبات ئاسمانی و زەمینی هێرشەکان بە شێوەیەکی چڕ و پڕماوەی چەند مانگێک کە بەڕێوە دەچێت ئەگەرچی تێکۆشانی ئازادی ئەمڕۆ لە ئاستێکدا بەڕاستی کە دەبینین تورکیا نەک ئەمساڵ چەندین ساڵی تر لەژێر ناوی جیاوازدا چەندین هێرشی جۆرا و جۆری لە وەرزی هاوین و بەهاردا لەسەر هەرمی پاراستنی میدیا و کوردستان بەڕێوە بردووە بەڵام خۆشبەختانە نەیتوانێت بگاتە ئامانجەکانی خۆی وە سەرکەوتن بەدەست بێنێ لەو داگیرکاریانی بەڕێوەی دەبات بەڵام لە هەمان کاتیشدا لە ڕوویەکی ترەوە دەبینین بڵێ کاریگەری تەواوی لەسەر کوردستان و بەدایبەت دەڤەری بادینان و شیلازی و ئەو ناوچەیە هەیە کە بنکە و بارگایەکی زۆر بەرفراوانی لەو ناوچەیە داناوەوە لە ئێستادا باسی ئەوە دەکرێت کە چاوی تمۆحی بڕیوەتە ژێرخانی ئابووری باشووری کوردستان و هەوڵی هەڵکەندنی چەند بینینەوتی بەرفراوان ئەدا لەو ناوچەیەداوە هاوکات لە ئێستادا بە شێوەیەکی بەرفراوان دەستگای ئیستیخباراتی ئێرانیش و تورکیاش لەژێر ناوی ئیطلاعات و میتی تورکدا لە شارەکانی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەتەوە و زانیاری لەسەر خەڵکی وڵات پارێز و تێکۆشەران و ئازادی خوازی باشووری کوردستان کۆ دەکەنەوە بە پەیوەندیکردن و چاوسوورکردنەوە لیان و ئاگادارکردنەوە هەوڵی ئەوە ئەدەن کە مەترسی لەسەر کەسایەتی وڵات پارێز و ئازادی خواز لە باشووری کوردستان دروست بکەن ئەمانە بەڕاستی مەترسی گەورەن کە ئەکرێ بڵێ بێ هەڵوێستی عێراق و باشووری کوردستانش لە بەرامبەر ئەوەدا وە پشتیوانی وڵاتانی جیهانی لە بەرامبەر دەوڵەتی تورکیا وای کردو کە بەڕاستی دۆخێکی زۆر ناهەموار و ئاڵۆز لە باشووری کوردستان دروست بکات و لەسەر ئاسی عێراقیش بەگشتی یعنی بێگومان ئەوەی لە ئێستا دەوڵەتی تورکیا بەڕێوە مەترسێکی زۆر گەورەیە هەر بیرمان نەچێت لە هێرشی ئەم ساڵی بۆ سەر تێکۆشانی ئازادی گەلی کورد زیاتر لە 188 گوند بە لەژێر زەخت و فشاری زۆردا کە ئەکرێ بڵێ پارتێکی سیاسی لە باشووری کوردستان کە بەداخەوە پارتی لەم کارەدا هاوکاری دەوڵەتی تورکیایە لەژێر زەخت و فشارێکی زۆردا زیاتر لە 188 گوند لە باشووری کوردستان چۆڵ کراوە و بۆتە مەیدانێکی ساحەیەکی گەورە و فراوان بۆ هێرشەکان و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا چونکە بێگومان بوونی خەڵک لەو ناوچانەدا کۆمەڵکوژی گەورەی لێ ئەکەوێتەوە ئەمەش ئەگەر بێت و کۆمەڵکوژیەکان تا ئاستێک بەرفراوان و گەورە بن لەسەر دەوڵەتی تورکیا ئەکەوێت هەم لەسەر ئاستی جیهانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەم لەسەر ئاستی عێراق و کوردستانیش لەبەرەوە لەژێر زەخت و گوشارێکی زۆرە ئەو گوندانە چۆڵ کراون ئەمە کەشێکی باشی بۆ دەوڵەتی تورکیا دروست کردووە کە بە شێوەیەکی بەرفراوان هێرشەکانی لەسەر کوردستان بەڕێوە بەرێت و هاوکات ئەمە لە ڕووی ئابووریشەوە ئەکرێ بڵێ داهاتی ناوخۆی باشووری کوردستانیش زەربەی لە داهاتی ناوخۆی باشووری کوردستانیش داوە کە بەروبوومی ئەم ساڵی جوتیاران لە باشووری کوردستان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو و بەرفراوان کەمی کردو و ڕوو لە کەمبوونە لە ئێستای هاویندا کە پێویستە بە شێوەیەکی بەرفراوان چۆنەڵی بەروبوومی خۆماڵی خۆمان لە بازاڕەکانی کوردستانە بە پێچەوانەوە دەبینین کە بەروبوومی دەرەکی زیاتر لە باشووری کوردستانە ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر داهاتی ئابووری جوتیاران و گوندنشینان دروست کردووە بەوەی کە بە هەزارەها ڕەز و باخ و موڵکی جوتیاران وێران بووە لە ئێستادا بەتایبەت لە دەڤەری پێنجوێن و شارە زوور و
دەبەرەکانی باڵەکایەتی و دەبەری بادینان و شیلازی و ئەو ناوانە بەشێکی زۆری گوندەکان بە حکمی بردومانکردنی دەوڵەتی تورکیا بە فڕۆکە بێفڕۆکەوان و هێرشی جۆرا و جۆر ڕز و باخی گوندنشینان وێران کراوە کە ناچارن گوندەکان و ڕز و باخەکانی خۆیان جێهێشتووە و ڕووی لە وێرانکاری کردووە. ئەمە لە ڕووی ئابووری باشووری کوردستان و لە ڕووی وێرانکاری ئەو ژینگەی کوردستان و کۆتایی هێنان بۆ سروشتە جوانی گوندەکان هەیەی زەرێکی گەورەی لە باشووری کوردستان داوە کە ئەکرێ بڵێ بە چەند ساڵی تر ئێمە ناتوانین قەرەبووی ئەو زەرەرانە بکەینەوە. هاوکات لەگەڵ ئەوەشدا دەبینین کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە ناو هەرکووک و لە چەمچەماڵ و یعنی بیرمان نەچێت لە ماوەی ئەم 2 ساڵەدا لە نزیک چەمچەماڵ چەند جارێک هێرشی ئاسمانی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بۆ هۆکاری شەیدکردنی چەندین خەڵکی سیڤیل یعنی بە شێوەیەکی بەرفراوان لە پێنج وێنە بگرە هەتا ئەگاتە بادینان و ئاکرێ و شیلازێ هێرشی بەرفراوانی ئاسمانی لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت و لەو ناوەدا چەندین بە سەدان خەڵکی سیڤیل شەهید بوون و کەم ئەندام بوون لە ناویدا کە ڕێژەیەکی زیاتر لە 150 منداڵ کە لە خوار تەمەنی مێر منداڵیەوە بەدەستی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا شەهید بوون و زیاتر لە 150 بۆ 160 گەنج زیاتر لە 200 گەنج لە باشووری کوردستاندا بە فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا شەهید بوون و لە ناویشیدا بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و ئێران زیاتر لە 459 زیاتر کە ژنان بەدەستی هێرشەکانی دەوڵەتی تورکیا و ئێران شەهید بوون. کۆمەڵکوژی گەورە لە ئێستادا لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت. هاوکە لە ناو شارەکانە دەبینین کە خەڵکی وڵات پارێز و ئازادی خواست کە تەنها قەڵم بەدەستن لە ماوەی ئەم چەند ساڵەدا چەندین کەسایەتی شەهید کران. یەکێک لەوانە بیرمانە چ مامۆستا شەماڵ کە ئەندامی تەفگەری ئازادی بوو لە دەربەندیخان لە کەلار لەبەردەم ماڵەکەی خۆیدا شەهید کرا و تیروەرکرا کە تەنها ئینسانێکی وڵات پارێزی سیاسی بوو کە زیاتر لە حەق و داکوتکردن لە حەق و مافی گەلی کورد هیچی تری نەکردبووە. جیاواز لەوە لە ماوەی ئەم چەند ساڵەدا چەندین ژنی و پێشەنگی کوردستان لە باشووری کوردستان شەهید کران و چەندین کەسایەتی تر لە باشووری کوردستان کە خەڵکی باوکووری کوردستانن بە هۆکاری جیاواز لەوێ ئاوارە بوون هەموو باشووری کوردستان بەڵام شەهید ئەکرێن و چەندین کەسایەتی تر لە باشووری کوردستان لە ناوچەکان و لە شارە جۆرا و جۆرەکان شەهید کران. بەڕاستی ئەوەی دەوڵەتی تورکیاییکە لە ئێستا مەترسیی زۆر گەورەیە لەسەر باشووری کوردستان کە ئەکرێ بڵێ لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئابووریەوە و حتا تەنان لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەیەکی باشی بە خۆی دروست کردووە و داگیرکاریەکانی بە جۆرێک چڕبۆتەوە بەناو باشووری کوردستان و عێراقیش کە بەڕاستی لە ئێستادا مەترسی هەرە گەورەی قوڵی داگیرکاری تورکیا لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت. بێگومان لە ئێستادا ئەوەی کە ئازاری هەرە گەوری خەڵکی باشووری کوردستانە بەڕاستی بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەشکرێ بڵێ لە ئێستادا لە باشووری کوردستان شتێک نییە بەنای حکوومەتی هەرێمی کوردستانەوە چونکە ئەگەر شتێکی وە هەبووە بەڕاستی پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی کارا بووە لە ناویدا گوێ لە خواست و داواکاریەکانی خەڵکی باشووری کوردستان ئەگیراوە ناڕەزایەتیەکانی خەڵکی باشووری کوردستان ئەبرایە پەرلەمان بەڵکو بە پێچەوانەوانە لە ئەنجامی هەژمونەی دەسەڵاتێکی باشووری کوردستان و وەکو دەسەڵاتی یەکەم کە دەسەڵاتی هەیە و قسەی ئەڕۆ لە باشووری کوردستان ماوەی چەند ساڵێکە کە پەرلەمانی کوردستانیش داخراوە بۆی ئەوەی لە باشووری کوردستان ئەو گوزەرەوە ئەبیندرێ هەمومان ئەزانین کە شتێک نییە بەناوی حکوومەتەوە بەڵکو دوو پارتی دەسەڵاتدارەتی ئەمڕۆ لە باشووری کوردستان حکوم ئەکەن و بەداخەوە ئەکرێ بڵێ لە ئێستادا ئەوەی کە ئەبیندرێت پارتێکیان بە تەواوەتی چۆتە بەرەی هێرش و داگیرکاریەکانی باشووری کوردستانەوە بەڵکو بە پێچەوانەوە لە ئەمڕۆدا مادی و معنەوی هاوکار و پێشەنگی داگیرکەرانی باشووری کوردستانەوە پێشەنگایەتی ئەکات لە کۆی گشتی ئەو هێرشانی کە دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستان بەڕێوەی دەبات. بەڕاستی ئەمە داخێکی هەرە گەورەی خەڵکی باشووری کوردستانە کە ئەچێتە لە هەچ کەسێک ئەمە وەکو چۆنەڵێ ڕووداوێکی گەورە ئەبینێ وەکو بابەتێکی مێژووی کە هەرگیز ناتوانانی لەبیری کەی لەوەی کە بۆ خۆت پەرکێشی داگیرکەران بکەیت بۆ سەر خاکی خۆت وە خاکی خۆتیان لەسەر سینیەکی زێڕین پێشکەش بکەیت وە لە ناویدا کللتوری تۆ فەرهەنگی تۆ زمانی تۆ سیاسەتی تۆ هەموو شتێکی تۆ ئەسڕێتەوە چونکە بیرمان نەچێت لە ئێستادا دەبینین دەوڵەتی تورکیا بەتایبەت لەژێر ناوی کەرتی تایبەتدا لە ژێرناوی کەرتی تایبەت کە کۆمەڵێک مەکتەبی ناحکمی ئەهلی لە باشووری کوردستان لەژێر کاریگەری سیستەمی خوێندنی دەوڵەتی تورکیا پێشکەوتووە بە شانازیشەوە بەشێکی زۆر لە کۆمەڵگەی باشووری کوردستان منداڵەکانیان دەنێرنە ئەوێ بەڕاستی ئەکرێ بڵێ ئەوەی ئەمڕۆ لە باشووری کوردستاندا ئەگوزارێت
دۆخەکە کە چارەسەرکردنی هەندێک ئاڵۆزە لەبەرەوەی کە دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە بەرامبەر ئەو هێرشانەدا بێدەنگن و لەگەڵ ئەوەی کە پارتی سیاسی لە باشووری کوردستان بە تایبەت یەکێتی بێهەڵوێز نییە لە بەرامبەر ئەم داگیرکاراندا و هەوڵەدات کە چۆنەڵی نەکەوێتە بەرەی داگیرکاریەکان و خەتی خیانەتی لە باشووری کوردستاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا هەڵوێستانێکی هەڵوێستی لاوازن و نابنە وەڵام دەرەوە لە بەرامبەر ئەو هێرشانێکە هەیە و بەداخیشەوە لەژێر چەمکی سیاسەتێکی چۆنەڵی ناسیاسیدا کە لە باشووری کوردستان ئەوەندە بەرژەوەندی مادی پێشخراوە کە ئامادەن بەشێک لەوانی کە لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا شەهیدیان هەیە ئەگەر بە شەهیدی سەنگەر بیناسێنن ئەیان کەنە شەهیدی سەنگەر و موچەیەکیان بۆ بڕێتەوە بەڵام ئەوەی کە لە خەتی وڵات پارێزیدا ئەمێنێتەوە و پێی وایە ئەو تێکۆشانی کە ئێستا لە بەرامبەر داگیرکاریی گەلی کوردە بەڕێوە دەچێت تێکۆشانێکی ڕاستەوە و نایەوێت بە کوردیەکەی یعنی وەک ئەوەی کە خۆمان ئەڵین شەهیدی خۆی بفرۆشێت نەکار بە شەهید لە قەڵم نادرێ بەڵکو مادی و معنەوی هیچ هاوکارێکیش ناکرێت و هیچ قەرەبوویەکیش ناکرێتەوە ئەمە بابەتێکە بەڕاستی کە لە باشووری کوردستان ڕووداوێکی قێزەوونە کە ئێمە دەبینین چەندین ماڵباتێ لە باشووری کوردستان شەهیدەکانیان لەناو هێڵی تێکۆشانی ئازادیدا خەباتیان کرۆ شەهید بوون بەڵام ئەمڕۆ کراون بە شەهیدی سەنگەر لێرەکانە و لە بەرامبەر وەرگرتنی بڕێ موچەدا بێدەنگن لە بەرامبەر ئەو شەهیدی خۆیان کە ناسنامە و شەهادەتەکەشیان گۆڕیوە یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆی لە ئێستادا کە شەهیدان لە باشووری کوردستان نەک بە شەهید لە قەڵم نادرێن بەڵکو بە کوژراو ناو ئەهێنرێن و مادی و معنەوی هاوکاری ناکرێن و قەربوو ناکرێنەوە و هەڵوێستیان نییە و ڕێگای جیاواز ناگرنە بەر لەسەر ئاستی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ وە CPT ئەرکدار بکەن لە بەرامبەر ئەم ڕووداوانی کە هەیە کە پێویستە هەرچی زۆر لە بەرامبەر ئەو داگیرکارانی کە تورکیایی کە ئەو کۆمەڵکوژانی کە لەسەر سڤیل منداڵ گەنج ژن پیاوی پیر و هاوکار خێزان کۆمەڵکوژ کراوە لە باشووری کوردستان کە بەڕێوە دەچێت هەڵوێستی جدیان هەبێت وە بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو هێرشانەداوە هەرچی زووە کاری بکرێ بۆی کە هەم هێرشەکان ڕابگیرن و هەم ئەوانەی کە لێرەکانە شەهید ئەبن یاخود ئەندامێک لە ئەندامی ماڵەکانیان بریندار ئەبێت مادی و معنەوی قەرەبوو بکرێنەوە چونکە بەڕاستی ئێمە خۆمان زۆر لەو مەسەلەیە هەوڵماندا و کارمان کردووە زۆر کە من ئەو ڕێکخراوانی کە لەسەر ئاسی باشووری کوردستان هاوکاری ئەو خێزانانە بن کە شەهیدیان هەیە یاخود برینداریان ئەبێت و بگرە دەسەڵاتدارانی باشووری کوردستان لەگەڵ ئەوەی بۆ ڕووی ڕاگەاندن هەندێک سەردان ئەکەن هەندێک چۆنەڵی بڕیار ئەدەن هەندێک بەڵەن ئەدەن بەڵام دوجار کە لە ماڵەکە چوونە دەرەوەی هیچ کام لەو شتانی کە باز ئەکرێ و ئەوترێت بۆیان ناکرێ و قەرەبوو ناکرێنەوە یعنی یەک لەوانەوە خێزانی کونەماسی کە هاوژینەکەی لێرەکانەوە قاچی قرتاوە بۆ خۆی برینار بوو و دووسێ مناڵی تری برینار بوو چەند بەڵێنی جۆرەجۆریان پێدرا بەڵام هاوکات هیچ شتێکیان بۆ نەکرا جیا لەوەی کە ئێمە وەکو تەفگەری ئازادی و وەک چەندین ڕێکخراوی تر هەوڵماندا لە ڕی CPTەوە لە ڕی UN هەندێک شتیان بۆ بکرێ بەڵام ئەو شتانی کە بۆشیان کرا هێشتا نەبووە قەرەبووی تەواوەتی بۆ ئەو خێزانە ئەمە وەک نمونەیەک باز دەکەم بەدەیان نمونەی ئاوا هەیە بۆ بە سەدان و هەزاران نمونەی ئاوا هەیە لە باشووری کوردستان کە گەشتیارانی بێگانە کە لە دەرەوەی کوردستان دێنە باشووری کوردستان لە شوێنە گەشتیارەکان بەداخەوە دەبینین کە تورکیا لە شوێنە گەشتیارەکان ئەیادەوە لەو نێوەندەشدا زیاتر لە 30 بۆ 40 گەشتیاری بیانی هەیە لە باشووری کوردستان کە لە شوێنە گەشتیارەکانە بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا یاخود ئێران شەهید بوون یاخود بریندار بوون کە هاوکات حکومەتی عێراقی و دەسەڵاتدارانی باشووری کوردستانش بێ هەڵوێز بوون لە بەرامبەر ئەمانەدا بەڕاستی ئەمانە هەمووی دۆخێکی مەترسیدا لەسەر باشووری کوردستان دروست دەکاتەوە خەڵکی باشووری کوردستانیش پێویستە ئەو مەترسیانە ببینێت ئەو هێرش و داگیرکارانی دەوڵەتی تورکیا لەسەر خاک لەسەر ژینگە لەسەر ئابووری و لەسەر شخصی ئەو کۆمەڵگایی کە شەهیدیانەکە و برینداریانەکە و لەسەر ئەو وێرانکاریانەی کە لەسەر کۆمەڵگا بەڕێوەی دەبات بێدەنگ نەبن بێ هەڵوێز نەبن و حەز بۆ مەترسیانە بکەن لە ئێستا لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت